داواکاریمان لەم حکوومەتەیە کاکە معاش نادەن و کاکەوە سێ چۆن ناکە کرێکارەکان کاکە گشتی معاشی وەرنەگرتووە بابا کرێکاری وا هەیە هەزار لە گیفانیان نییە گشتی خاوەنشن و مناڵە و ئەوە تا بەسەی گشتیان بکات وەڵای کاکە دای مافی خۆمان دەگەن معاشەکەمان بەدێ و هیچمان لێیان ناوێت تەنها معاشەکەی خۆمان بەدێ و ئێمەش وەکو ئەوکارە کاکاتینە دای معاشی خۆمان دەگەن هەموو یەک دەنگە کاکە کەسی پارەی پێ براکەم کاکەوەتان پیاوە بران خاوەنشن و مناڵە پارەی پێ نییە من گەنجێکم پارەم پێ دەبێت لەبێت چاوەڕچی لە حکوومەت بکەم بەس قسە بکەی دەردەکەن بەیانی باخوا بەیانی ئەتکەنە سەر کەپسە ئیش قورست پێغەن دەردەکەن بۆ نارە قسەکەین قەسەم بەخوا باڵێ لە بری هێلەک و پیاڵا و یەک ساڵ یەک جا یەک پیاڵەماندنی ئەوش پیاڵەوەکانمانە ئەو بە حساب سستان ئەیتماوێت جسمە مەتەری کاکە یەک نەفەر جسمە و مەتەری وەرگتە کاکە کەم کاکە ئێمە وەکو کارگوزاری شارەوانی چەمچەماڵ مافخوراوترین بەشین لەناو هەموو چین و توێژەکانی ئەم شارەدا لەبەرەوەی کاکە ئێمە حەقمان خوراوە لەبەرەوەی مافمان پێشێل کراوە کاتی ئیشمان زۆرە و معاشمان کەمە و معاشمان نادەنێ معاشمان نادەنێ جار وایە بە 45 ڕۆژارە 50 ڕۆژارە بە 2 مانگجارە اینجا معاشێکمان نەدەنێ بەڕاستی نەحەقیە زۆر بەرامبەرمانەکرێ ئێمە هەمومان عایلەدارین هەمانە کرێچیە هەمانە ساحب کرێچیە و نەخۆشی هەیە و بەڕاستی گوزەرانمان خراپە بەڕاستی گوزەرانمان کاتی ئیشیشمان دیاریکراو نیە بەکەی ئارەزوی خۆیان ئیشمان پێکەن بەڕاستی فەشەلترین و نامۆترین ئیشین بەلایەم هینەوە نەچوومەتە ژوورەوە بەڕاستی ئێمە بەناوی ئەم هەموو کرێکارانەوە بەناوی هەمویانەوە ماف خوراوین حەقمان خوراوە داوای حەقی خۆمانەکەین من خۆم کاکە من خۆم عایلەدارم سەحای 5 سەرخێزانم ماقوڵ نییە بە 2 مانگ جارێک معاشی وەرگرم من عەقدیان کردووە لەگەڵما کە 350,000 بدەنێ عەقدیان کردووە لەگەڵما مانگانە من 350,000 ئێستاکانە 300,000شم نادەنێ 300,000شم نادەنێ بە 2 مانگ جارە 300,000 مەدەنێ دقيقة شارك دواء البينرك نشان تقاو لا فينش بدر ودريك سكاغرام لا بستو كوتا قصي شيء كوتا قصي على بروسات ايش نرويت السر ايش غرامه جانم كومبانيا اشكار تو ام كارمندي كومبانيا اشكارين هاتو ليله كاركات براستي كومبانيا يك هيج اقديكيني لقال هيج كسيكا يعني هاتوا زور بياساي كابراوتي بابي او يجبدا بياساي هيج شتێکی ئەقدێکی نەکردووە لەگەڵ کرێکارێکا بانگ تەگا عیشت پێکە هەر ڕۆژێک کە دوای تۆ شتەکان کووەکەین و ئێمە ونمونە جادەگان پاکەینەوە شوێنە چۆڵەکان ئەو خۆڵ و خاشاکەی جاری وایە دەبێت دوو دە بە دوای ئێمە فرێدرێ کرێکارێ لەسەرەوە 30,000 غەرامە کراوە بۆ غەرامەکردی کرێکار ڕۆژانەمان 10,000 30,000 غەرامە کراوە کرێکارمان نەبووە دەستکێشەکەی داگەندووە دەستی ئارەق کردوەتی گەرمان بووە 10,000 غەرامە کراوە یعنی ئەو کە بینوێتی مراقی بکە ئازان مانگەرە 150 ساتان لێ بڕێ بۆ ئەم جلوبەرگانە ئەم جلوبەرگانە خۆ بایەوە نێژ نییە هەمووی سینیە بە کەڵکیش نە هەمووی دەڕێ ئارە بەخۆ باڵێ خۆی ئەی بڕێ و خۆشی هەمووی حەساکە پاری کرێکارە هەمووی حەسابکە باڵێ هەمووی حەساکە پاری کرێکار ماوەی 3 ڕۆژە کرێکار و شۆفێرەکانی کۆمپانیای شکارمانیان کردووە هۆکاریمانکردنەکەشانەوەی کە بەشێکیان موچەی 2 مانگیان وەرنەگرتووە بەشێکیان موچەی مانگێکیان وەرنەگرتووە وەرنەگرتنی موچەکانیش هۆکاری هەیە کە ئەگەڕێتەوە بۆ خەرج نەکردنی سلفەی کۆمپانیا لەلایەن حکوومەتەوە کە ماوەیەکی زۆر بەسەر خەرجکردنی کۆتا سلفایەتیە پەڕێەوە لە مانگی 9 تا ئێستا سلفیان بۆ خەرج نەکراوە کۆمپانیا مانگی پێشوو بە قەرز موچەی بۆ کرێکارەکان کۆکردوەوە موچەی پیانداوە ئێمە لە هەوڵی ئێوایان و کێشانیان بۆ چارەسەر بکرێ بە هەر شێوازێک بێت موچەی ئەو کرێکارانە بدرێت چونکە خاوەنی کەمترین موچەند ناکرێت لەوە زیاتر موچەکانیان تاخیر بێ هەریکەکان 300,000 وەرەگرن زۆر بەیان خەڵکی فەقیر و هەژار و خاوەن خێزان و بەشێکیشان کرێچین هەرچەنە ئەو 300,000 موچەیەکی زۆر کەمە بەڵام بەداخەوە هیچ مانگێک لە کاتی خۆی وەری ناگرن ئەبێ پێداچوونەوە بە شێوازی موچەدانی ئەو کرێکارانەیە بگرێت لە هەموو کۆمپانیەکان و لە هەموو کوردستانە چونکە خاوەنی کەمترین موچەند وەکوتم لە چاو هەموو وەزیفەکانی ترە ئەبێ و موچانیان بۆ زیاد بکرێت زۆرترین کاریان هەیە قورسترین کاریان هەیە بەڵام کەمترین موچەشیان هەیە ئەبێ پێداچوونەوەیەکی گشتگیر بکرێ بە موچەی ئەو ژینکە پارێزانەیە چونکە خۆتانە بیننەوە ناو شار ماوەی 3 ڕۆژە ئەو کارمەندانە ئیشیان نەکردووە
کێشەیەکی ژینگەی کێشەی تەندروستی بۆ هەموو هاوڵاتیان ئێم شارە دروست بووە ئەگەر چەند ڕۆژێکی تر بەردەوام بێ کارە ساتی بەدەوام ئەبێ بینێرێت لەبەرەوەی گرێبەسی هەیە لەگەڵ کۆمپانیایە بە پێ و گرێبەسە ماگانە مستحق مەبلەغێک پارە وەرگێ کۆمپانیا و حکوومەتیش ملزەمە بۆی ئەو مەبلەغە پارەی پێ بدا ئەگەر کۆمپانیاش کەم تەرخەمی و بەدڵنیا بە پێی گرێبەسەکە مامەڵی لەگەڵ ئاکەین و خرامەیەکەین ئەگەر پارە لە کرێکار وەرگیرا بێت بۆ کڕینی هێلک ئەو کاتێمە جرا لەگەڵ کۆمپانیەکە بەڵام تا هیچ حاڵەتی هیوامە نەبیستۆ هیچ کرێکارێ نەهاتۆتە لا ئێمە بڵێ پارەی هێلک خۆم داومە.